بینەران و بیسەرانی ڕووداوم کاتەوە هەموو کاتێکتان لە خۆشی و شادیدا بێت و خۆشحاڵم لە شاری و لێرەوە هەفپەیوینێکی کورد لەگەڵ ژاڵە تۆفیق شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە ئەمریکا ئەنجام دەدەم. بەلام شتێک زۆر سپاس بۆم دەرفەتە و بەخێر بیتەوە بە باشووری کوردستان. خۆشحاڵم. تۆ ناسناوی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میسیس میدلێست توێسەیت بەدەستێناوە. پێمان بڵێ ئەمڕێ ڕسمە چۆنە و لە ئەمریکا کێ ئەنجامی دەدات؟ ئەمە پاجنتێکە لە ئەمریکا دروستیان کردو ئۆرگانیزیشنێک هەدەفیان ئەوە بوو کە قووەت و هێزبن بە کچانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. اینجا ئەو کچانێکە بەشداریەکەن لەم کامپیتیشنەیە ئیتر خەڵکی ئەنواع هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە بەشداریەکەن بۆ ئەمە. زۆر باشە ئەمڕێ ڕسمە ئەم پێشبڕکێیە چەند ساڵ ئەنجام دەدرێت و لە ساڵانی ڕابردووە کێ ئەو ناسناوانەی بردوێتەوە ناسناوی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئەمە سێم ساڵەگەیکەن یەکەم ساڵ کچێکی لوبنانی بوو دووەم ساڵ ئاشووری بردیەوە سێم ساڵیش کچە کوردێک بردیەوە. پیرۆزە و زۆر باشە. ژاڵە کچێکی کووردە و لە ئەمریکا دەژی چۆن بەشداریت لە ڕێوڕسمەکەدا کرد لە پاجێنتەکەدا کرد؟ پرۆسسەکە ئاپلیکیشنم پڕ کردەوە اینجا دوای ئەوە ئینتەڤیویان لەگەڵا کردم قسەیان لەگەڵا کردم ویستیان بزانن چ نوع کەسێکم ئەگەر موسەقەفم یا چیم خوێندووە ئەو شتانە زۆر مهمە. اینجا دوای ئەوەی کە مەسەن هەڵبتە بژێرن دوای ئاپلیکیشن و ئینتەڤیوەکە اینجا لە ئەو بینن چۆنیت بزانن لەگەڵ خۆی زۆر کچ ئەیانێ ئەم شتە بکەن اینجا دوای ئەوە وردە کەم یەکەنەوە تا کاتە تقریبان 20 کچ. ویستم ئەوە بپرسم ژمارەی ئەو کچانەی کە خۆیان ناونووسەکەن ئەپلیکیشنەکە پڕەکەنەوە لە سەرەتایە چەند کچ ئەبن لە ڕۆژهەڵاتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئەوانەی لە ئەمریکا ژنی ئیتر چ کچێک مەسەلەن حەز بکات لەوانەیە دڵسەوە دەست پێ بکات. بەس وردە مەسەن کەم هەڵەبژێرن ئەوە 20 بۆ پاجنتەکە لە 20 تقریبان لە نێو 100 کچە تۆ ناسناوەکەت بردەوە بە بۆچوونی تۆ هۆکار چی بوو کە ناسناوەکەیان دا بە تۆ چی شتێکە لە تۆ هەبوو کە لە کچەکانی دیکەیان نەبوو؟ گەوی شاجوان ببیتەوە کەوتۆتە زۆر شت دەرکەوتنە لەسەر ستیج قسەکردنە سەقافەتە من لە هەموو بوارەکانیە سەرکەوتوو بووم منیان زۆر بەدڵ بوو و ئیتر کەوتۆتە مەسەلەن سەر ئەو کەسەی چۆنی قساکە چۆنی پرسیار جوابەیاتەوە ئیتر سەقافەت ئەو شتانە زۆر مهمە هەر جوانی نییە بەس جلیش و ئەو شتانەش مهمە چۆنی دەرەکەویت لەسەر ستیج بۆ جاجەکان. وەکو کچێکی کورد لە ئەمریکا ئەژێت ناسناوی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شتێ لەوێ چالاکیت و بەشداریت لە کۆنفرانسەکاندا لە کۆبوونەوەی ئافرەتەکاندا بەگشتی لە ئەمریکا چۆنە؟ من هیوام ئەوەیە کە ئەچم بۆ ئەم شوێنانە قسە لەگەڵ هەموو کەسێکا بکەم بۆ ئەوەی کورد بناسن. من دایمەن حەزمە کرد ناوی کورد بەرزکەمەوە و ئەچم بۆ ئەم شوێنی ئەم کۆبوونەوەنە و هەرچی شوێنێکی خێر بێت ئیشی خێر بێت ئەمە لەگەڵیشە هەدەفم ئەوەیە نەک هەر ئیشەکە بکەم بەس حەزەکەم ناوی کورد بناسێنم. لەبەرەوەی ناسناوی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کەواتە تۆ نمونەی کچێکی ئافرەتێکی بێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە ئەمریکا تا چەند هاوکاری ئافرەتانی کورد یاخود ئافرەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی دەدەیت ئەوانەی کە لە ئەمریکا دەژین بۆی وەکو تۆ بێنە پێشەوە وەکو تۆ بەشدار بن لەو جۆرە چالاکیانە وەکو تۆ خۆیان بسەلمێنن. و حەزەکەم ئەو ئیشانەی ئەیکەم حەزەکەم ئینسپایری ئەوان بکات من هەرچی ئیشێکەکەم حەزەکەم هێز بات بەو کچانە کە کۆڵ نێن و کە دوای خەونی خۆیان بکەون. پێم وایە لە زانکۆیە کە خوێنی لە ئەمریکا کە خوێندن لەو زانکۆیە زۆر زۆر قورسە. بەڵێ چی ئەخوێنیت و چۆن توانیت وەکو کچێکی کورد کەمێک بە لێسەر دایک دوتی یەکەم کچی کووردە لە ئەمریکا بتوانێت لەم زانکۆیە دەست بە خوێندن بکات؟ چۆن توانیت بگەیتە ئەو زانکۆیە؟ دایمەن من خۆم زۆر جدی بووم حەزم زۆر لە خوێندن بوو بەلامەوە زۆر مهمە ئەجوکیشن ئیتر یەکە لەو کەسانە بووم کە چوینە ئەمریکا زانیم کە چەند قورساوی عیلەکەم بینیویانە
کردبووم بە هەدەفم بە گۆڵم کە من سەرکەوتوو بم ئیتر ئەو گۆڵم دایمەن لە مێشکا بووە قەت هینم نەکردووە قەت گڤەپم نەکردووە ئەم ویست شتێک دایمەن خزمەتێ بکەم بە ناوی کوردەوە بە کچی کوردەوە و سعیم زۆر کردووە ئیتر لەو مەکتەبە گەوەرگیرام زۆر دڵم خۆش بوو خوێندووە مەکتەبە زانکۆکە ناوی چییە لە چ بەشێکە خوێنی ناوی مەکتەبەکە University of California San Diegoە اینجا پرۆگرامێکێکی خوێندم هەندسەی توبیەیە ئەو پرۆگرامە لە ناو ئەمریکا ڕقم دووە لە ناو هەموو ئەمریکا زۆر کەم کەس وەرئەگرن ئیتر من زۆر شانازیم بۆەوە کەمکە ئەو هینە قورسم تەواو کردووە بۆ ماوەیەکی زۆر کەس منی نەبینی بڕوانامەی ئەندازیاری بایۆلۆژیت هەیە کارێکی قورس و بڕوانامەیەکی زەحمەت لە هەمان کاتدا ناسناوی شاجوانت هەیە ئەم دوو شتە چۆن بێکەوە بەستیتەوە چۆن کۆیانەکەیتەوە وڵا حیاتم زۆر مەشغوڵ بووە لەبەرەوەی من بۆ شەریکەیەک ئیشەکەم ئێستا کە دەرمان دروستەکەین بۆ چارەسەری سەرەتان باشتر بکەین اینجا بێجگە لەوەش چ وەختێکی هینم هەبێت مەجالێکم هەبێت ئەچم ئەمە شت بکەم لەبارەی مسمرڵ ئیستەوە حەزەکەم ناوی کورد بڵاوکەمەوە حەزەکەم ئیشی خێرخوازی بکەم ئیتر هینم نەماوە مەجال ینی تقریبان من 50 ساعت ئیشەکەم و اینجا ئیتر لەگەڵیشیە ئەم شتانە ئەەکەم لە هەفتەیەکە ئەرۆڵا بەس هەردوو ئیشەکەم خێرن ینی ئەو ئیشەی کە ئێستا خۆ لە شەریکەکە ئیشەکەم ئەوە شانازی زۆر بەو ئیشەوەکەم چونکە ئەزانم گە ڕۆژێر لە ڕۆژان ئەو دەرمانانەی من ئیشی تیاکەم حیاتی یەکێک کەوتۆتە سەری ئیتر ئەوە ئیشێکە ئەوە ئەچم بۆ کانفرەنساتی مەسەن ئەلمی و کانفرەنساتی ژن چوون بە هۆی ئیشەکەمەوە لەو شوێنانەش ینی شاجوانەکەش باسەکەم و باسی ئەو کوردەکەم لەگەڵیا ینی هەردووکی تێکەڵەکەم بێتەوە ماوەی ناسناوەکەت وەکو شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی پێدێت ئەبێت تاجەکە دانیت پلانت بۆ دوای ئەوە چییە؟ دوای ئەوە چیەکەیت؟ وڵا هەر بەردەوامە بم لە ئیشی خێرخوازی من ئەم شتانەی گەئیکەم لە دڵمەوەیەت ینی ئەمە وەکو بە ناوی ژاڵە تۆفیقەوەی کەم ئەمە نەکرد لە بەرەوەی شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم هەر بەردەوامە بم لە ئیشی خۆم و شتی گەورەتریش بۆ داهاتوو دامناوە بیکەم ئەم شاجوانە دەرگایەکی بۆ کردمەوە بەس من خۆم ئەو جسرم دروست کردووە. زۆر باش پلانت هەیە کە بەشێک لە شاجوانەکان زۆر جارە بن بە ئەکتەر دوای ئەوەی کە کاتەکان هەر لەو کاتی کە شاجوانن ئەبن بە گۆرانی بێژ تۆ هیچ پلانێکت هەیە کە بیتە بواری هونەریەوە زیاتر دەربکەوی؟ پلانەکەم خۆی نازانی چێ بێت لە داهاتووە بەس پلانەکەمەوەی لە ئیشی خۆمە هەر بمێنمەوە چکە من زۆر بەلامەوە مهمە ئیشەکەم لە سەرەتانە ئیشەکەم ریسەرچەکەم بۆ سەرەتان ئەوم زۆر بەلاوە مهمە ئیتر ئیشی خێری شەرەکەم و ئیتر بزانین چێ بێت لە داهاتووە. دوایین پرۆژەی تۆ چێ بێت؟ لاست پرۆجێکت شتی گەورەم داناوە بەس دوای پێتانەڵم چێ بێت. پلانت هەیە کە بەشداری لە ڕێوڕسمی شاجوانی کوردستاندا بکەیت؟ زۆر حەزەکەمە من شتێکی زۆر باشە بەس نازانی داهاتوو چێ بێت بشکم بیکەم. ژاڵە تۆفیق شاجوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمریکا زۆر سپاس بەم دەرفەت. زۆر سپاس بۆ ڕوودا و زۆر سپاس دەرباز. سپاس زۆر سپاس کە بینەر و